پروژه ورزشی حلیسکان سر بفرل خواندنگاه بریتانیا نێودەوڵەتی بلندهایان سلێمانی هاتەوەکردن و ئەکەمین فستیڤالە هاوڕێکی وەرزشیشی یا ساڵانە هاتە ڕێخستن. ڕێبەرە خواندنگاه بریتانیا نێودەوڵەتی سلێمانی داخواست کرد ئەو چالاکیە بۆ مکۆمکردنەوەی گیانی هەواڵینی بێتەبکاریان هەروەسا توانە ئەنوەر محەممەد ڕێبەرە چالاکیە وەرزشە دیدەوانیا سلێمانی ژە ئاماژە پێشەن دەکرد کۆمکردنە خوێندکارم بۆ لێک نزیکبوون و فراهەمکردنە وەرزشێت بیاوێن جداین وەرزشێدا. This event speaks to the commitment that all of us ئەم بۆنەیە پابندبوونی ئێمە دەردەخات بۆ بەرەو پێشبردننی وەرزش ئەوەی لە تواناتانایە بیکەن و کێبڕکێ بکەن بە گیانێکی وەرزشیانە و یاریەکی دادپەروەرانە بکەن. لێرەدا دەمەوێت وتەیەکی محەممەد عەلی بڵێمەوە کە ئەفسانی یاری بۆکسێنە و سێجار لە کێشی قورسدا بۆتە پاڵەوانی جیهان و 51 یاری بردوتەوە. دەڵێت من ڕقم لە ساتەکانی مەشقکردن بوو بەڵام وتم واز مەهێنا ئێستا ئازار بچێژە و هەموو ژیانت وەک پاڵەوانێک بەسەر بەرە. بە دڵنیاییەوە هەریەک لە ئێوە توانە و بەهرەی خۆی لە دژی کێبڕکێکارەکەی بەکاردەهێنێت بەڵام داواتان لێ یەکەم ئەم بۆنەیە بکەنە هەلێک بۆ دەرخستنی بەهرە و گیانی هاوڕێیەتی. I hated every minute of training, but I said, don't quit. Suffer now and live the rest of your life as a champion. بۆکردنەوەی ئەم پۆلە خوێندکار و قوتابیانەی سەرجەم قوتابخانە ناحکومیەکان کارێکی زۆر گرنگە بۆ ئەوەی لێک نزیک بنەوانێ و بواری وەرزشیش فراهەم کرێت لەم بوارانەدا. ئێمە ئەوێ بزانین تەنها زانست نییە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە. وەرزش و هونەری ژێچەکە لەو بوارانەی کە بێ گرنگیەکی زۆر چاکی پێ بدرێت تا وەکو ئەم بوارە بە هاوشانی وانەکانی دیکە بەرەو پێش بچێت. ئێمە ئازانین ئاسی خوێندن لەم قوتابخانەیە و خوێندنگایانەدا زۆر بەرزە. بێگومان پێویستە وەرزشیش هاوشانی ئەوانە قوتابیان و خوێندکاران لەو بوارەدا کاری لەسەر بکەن و ئەو حەز و خولیانی کە هەیەە بەدی بهێنن. ئێمە ئیمساڵ و چالاکی وەرشودی دەوانی بەڕێوەبەرێتیمان هەستاوین بەکردنەوەی چەندین خول بۆ قوتابخانە ناحکومیەکان و خوێندنگا ناحکومیەکان. بەڵام بەهۆی کەش و هەوا و بارانەوانێ نەمانتوانی سەرجەمیان بە کۆتایی بگەینین. بەڵام بۆ ئایندە و بۆ ساڵی داهاتوو خوا پنانامان بێت سەرجەم کار و چالاکیەکان هاوشێوەی قوتابخانە حکومیەکان بۆیانەکەی.